ناردنی موچەی مانگی چوار هیچ کێشەیەکی تیانە لە سبەینەوە دەستەکرێت بە ئامادەکاریەکان بۆ دابینکردنی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان. ڕێباز حەملان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیا وتی حکوومەتی هەرێم لیستی موچە و تەرازوی پێداچوونەوەی ناردووە، لە ئێستاشە چاوەڕێن وەزیری نەوت بە نووسراوێک وەزارەتی دارایی فیدراڵی ئاگادار بکاتەوە لە بەردەوامی فرۆشتنی نەوت. وتیشی هەفتەی ڕابردوو دوور لە چاوی میدیاکان وەفدێکی هەرێم لەگەڵ عێراق کۆبوونەتەوە لێک تێگەیشتن لەبارەی داهاتی ناوخۆ بۆ مانگی چوار کراوە. هەروەها وتی لەسەر جێبەجێکردنی سیستمی ئەسیکۆدا لەگەڵ حکوومەتی فیدراڵی ڕێککەوتوین. مانگی چوار لیستی موچە نێردراوە، میزان مراجعی مانگی پێشوو نێردراوە. تەنها ماوەتەوە مەسەلەی کتابێکە لە وەزارەتی نەفتی عێراق ئەچێتە وەزارەتی مالیی ئیتیحادی. لە سبەینەشەوە یەکشەممە وەزارەتی مالیی هەرێمی کوردستان ئامادەکاریە کات بۆ دابینکردنی ئەو داهاتی ناوخۆی ئەو بڕی کە ئەنێردێتە سەر وەزارەتی دارایی عێراق. بۆ هیچ کێشەیەک بۆ مانگی چوار نییە، بەس مانگەکانی کەن تەمان عێراق داوای 120ەکەی خۆیە کاتەوە لە مانگەوە، بەس تەفاهماتێکەیە لەسەرەوە بەنسبەت داهاتی ناوخۆشانە عێراق و حکوومەتی عێراقیش و بەڕێ سەرۆکوەزیرانی ئێستا عێراقی ژەزانێت کە لەو قسانی کە بەردەوام هەمانە لەگەڵیانە دۆخی ئێستای خۆیان نەزانن کە جم و جۆڵی بازرگانی لە دەواازەکانی هەرێمی کوردستان و لە عێراق بەعام کەم بۆتەوە جم و جۆڵ وەک بەهۆی ئەو شەڕی کە ئێستا لە ناوچەکایە تەسیریکی گەورەی کردوتە سەر دۆخی مالی وڵات هەم عێراقی شۆم ناوچەکەش ئەو تەفاهمە هەیە. ئەزانین جەنگەکە بوو لە ناوچەکە پڕیشکەکانی کەم و زۆر بەر هەرێمی کوردستانیش کەوتە بێ بزانێکین کە ئایا دانوستانەکان چی بەسەردەی ئایا جەنگەکە هەڵە گرسێتەوە یان نا، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئاماری زیانەکانی ینی زیانی گیانی و دارایی سەر هەرێمی کوردستانی بڵاو کردوێتەوە. بەپێی ئامارەکە پارێزگای هەولێر زۆرترین زیانی بەرکەوتووە. حکوومەتی هەرێمەڵێت سەرڕایەوەی بەشێک نەبووین لە جەنگەکە، بەڵام لە ڕیزبەندی یەکەمی ئەو وڵاتانەیەن کە زۆرترین زیانی گیانی و مادیمان بەرکەوتووە. بە گوێرەی ئامارەکانی حکوومەت نزیکەی 800 ماڵی هاوڵاتیان و کۆمپانیای کەرتی تایبەت زیانیان بەرکەوتووە. لەگەڵەوەیە زیاتر لە 140 کەس شەهید و بریندار بوون بەهۆی ئەو هێرشە موشکی و درۆنیانی کە کراونەتە سەر هەرێمی کوردستان لە ماوەی ئەم جەنگەیە کە وەک حکوومەت هەرێمی کوردستانی ژەڵێ ئێمە ڕاستەوخۆ بەشێک نەبووین لە جەنگەکە. لێرەیە بەداتاو ژمارە پێتانەڵێم کە هەرێک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان چ پشکێکیان بەرکەوتووە لەو هێرشە موشکی و درۆنیانە کە کراوەتە سەر هەرێمی کوردستان. جا ڕەنگە بڵین کۆمپانیاکان، خانووەکان، زیانە مادیەکان ئەمانە ئابوورین، بەڵام ئابووری بەبێ تاک کەی ئابووریە هەر باسیشی لێوە ناکرێت. بۆیە من لێرە باسی زیانە مرۆییەکانی شەکەم کە بزانین چ زیانێکی گیانی بەر هاوڵاتیان هەرێمی کوردستان کەوتۆ بێگومان بەداخەوە. ژمارەی هێرشەکان لە 28 دووە بۆ 24 بەگشتی 809 هێرش بوون کە کراونە سەر هەرێمی کوردستان بە هەموو پارێزگا و ناوچە جیاوازەکانەوە. پارێزگای هەولێر پشکی شێری بەرکەوتووە، زیاترین هێرش کراوەتە سەر پارێزگای هەولێر کە 477 هێرشە لە کۆی ئەو 809 واتە زیاتر لە نیوەی هێرشەکان بەر پارێزگای هەولێر کەوتووە. پارێزگای سلێمانی و هەڵەبجە 235 جار هێرشی کراوەتە سەر، پارێزگای دهۆک 29 جار و ئیدارەی سربەخۆی سۆران 68 جار، واتە دهۆک لە ڕیزبەندی کۆتاییە، ئیدارەی سربەخۆی سۆران پێش پارێزگای دهۆک کەوتووە لە ڕووی ژمارەی هێرشەکان و کە بەهۆیەم جەنگەوە کراوەتە سەری. لە ڕووی زیانەکانەوە بەداخەوە 20 هاوڵاتی هەرێمی کوردستان شەهید بوون. وەکو وتمێمە لێرە باسی ئەەکەین لە بەرەوەی کە ئابووری بەبێ تاک بەبێ لە بەرچاوگرتنی تاک هەر ناتوانانی باسیشی لێوە بکەی. 123 هاوڵاتیش بریندار بوون بەهۆی هێرشەکانەوە. لە ڕووی داراییەوە لە ڕووی مادیەوە پارێزگای هەولێر بێگومان زیاترین هێرش کراوەتە سەر هەولێر و زۆرترین زیانی مادیشی هەبوو هەولێر کە 726 هاوڵاتی زیان بەر خانوویان کەوتووە، زیان بەر کۆمپانیا یان شوێنی تایبەتیان کەوتووە. لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە 24 هاوڵاتی ڕوبەڕووی زیانی مادی بوونەوە، لە دهۆک 13 و لە ئیداری سربەخۆی سۆرانیش 35
هاوڵاتی بەهۆی ئەم هێرشانەوە ڕوبەڕووی زیانی مادی بوونەوە. ئەمەوێ لەم بارەیەوە زانیاری زیاتر وەربگرم و وردەکاری زیاتر وەربگرم بۆ مەبەستەش ئەچمە لای پەیامنێرمان قارەمان جەوهەر لە هەولێرەوە لەگەڵمانە. قارەمان سڵاوت لەبێ ماندوو نەبی باسێکی زیانە داراییەکان و زیانەکانی هێرشەکانمان بۆ بکە بەگشتی کە کراوەتە سەر هەرێمی کوردستان. بەڵێ زریان ئەو کاتت باش دیارە لە سەرەتای جەنگەوە تاوا پێستە کە قسە لەگەڵ تۆ دەکەم زەرور زیانەکان زۆرن ینی بۆ ئەوەی کە زانیاریەکان بگوازن و دیمەنەکان شتە پێ نیشان بدەنەوەی کە لە هەولێر لە گەڕەکی کارێزان ینی زۆرترین زیان بەر شوێنی شەجێبوون بەر هاوڵاتیان کەوتونەوە. ئێستا ئێمە یەکێک لەو ماڵانەیە کە لە دیمەنەکان دەیبین کاری تێدا دەکەن هەرچەندە لەسەر ئەرچ خۆیان بەشێکی زۆری ئەو شوێنانەی کە زیانی بەرکەوت بەتابەت ئەو ماڵانات لەسەر ئەرچ خۆیان جێنی جارێکتر نۆژەنی دەکەنەوە چای دەکەنەوە وەک لە دیمەنەکان دەیبینەمە ئەو ماڵەیەکە درۆنی بەرکەوت زیانێکی زۆری بەرکەوت لە ماڵە تەنها ژنێکی بەتەمەندەژی دیارە بەڵام ئەو کات لە ماڵەوە نەبوو کە زەرور زیانی ژیانی نەبێ بەڵام بە هەمان شێوە لە ڕێزی ئەم ماڵە چەندین ماڵی تریش بە هەمان شێوە زیانی بەرکەوتووە. زیانەکان ینی بە نزیکەی ینی 8 میلیۆن دینار تاوەکو نزیکەی 10 میلیۆن دینار دەخەملێنرێت بۆ هەر ماڵێک زیاتر تا ڕادەیەکی تر ینی بەشێک لە کەلوپەل و پێداویستیەکانیشان بەتابەت ناوماڵەکانیشان تێکس و لەگەڵ دا ئاجی گفتگۆ دەکەین ماڵی تو بدای ئاجێگە بۆمان باز بکەیت ئەو کات وە بزانام لە ماڵش نەبوو هیوارێک عین نەبی یەخبارگە لە ناخۆش بوو تەلەفۆن لەو کوڕەکەم کرد گوت کورەوەر بەخوای یەخبارگە لە ناخۆشەوە شەڕە لەوەی دبغداي لهشتي ويدرم تبدلن يا جهة الشعبية ولا يدن ولا لا ويدن ولا كركم هات دمرق خزاني هاتن ولا ثم يمدري علم النبي ولا تادرن شيء نسوي واحد نيوس ما خوم ذيك ولا هسامر نيجس بيني نيجس بيني يمكن ساعات بينزو ولا رقب أبراب كم ساين فهل ما عنده ولا خوم ذيك أوزن سوزان خان تلفون يوم كل ساعة شربو تقولت ولا بمارت مارت كود بتو بمارت كتيا زورة وانيا زيانة كان أري والله زورة أري ولا عاد كبر السري بحمت مشاكل واستار ساكتو زاوية كمان تانشي دي كريتيك استوا ببار عادي دي سها ربي خو آخري بنستي همي برشر كل عندك بس كاشي ماشي كما إذا كم مكان مانيا زور ما يشتار أنا بريد خوش بياخوا لا تقسم له ذكي بله 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 قاعد بتفاني برا صباني بله مالكت بله بله دیارم داش ینی نیگەرانە لەوەی تاواکو ئێستا زریان هاوکاری نەکراون پاڵپشتی نەکراون کە ماڵەکانیان یاخود ئەو کەلوپەلەویستیانەی کە زیانی بەرکەوتووە بۆیان نۆژەم بگرێتەوە بۆیان چاپ بگرێتەوە بەتایبەت لانە پەیوەنددارەکان لە هەولێر بە هیچ شێوەیەک ینی هاوکاری نەکراون ینی هیچ بڕپارێزیان بۆ تەرخان نەکراوە بۆ ئەوەی جارێکی تر خانوەکانیان نۆژەم بکەنەوە کەلوپەلی پێداویستیەکانیان بکردن وەک لە دیمەنەکانیش دەبین ئەمە نمونە یەکێک لەو ماڵانەیە لە گەڕەکی کارێزە بە هەمان شێوە ماڵەکانی تەنیشتیشی بەشێکی زۆریان بۆ پێی کە درۆنەکە یاخود موشەکە بەر ئەو ماڵەکەوت ماڵەکانی تریش زیانیان بەرکەوت ینی بەشێک لە پێداویستیەکانیان بەشێک لە خاونەکانیان بەڵێ قارەمان باسی ئەوەت کرد کە هەتاوەکو ئێستا ئەم خێزانانە هیچیان قەرەبوو نەبوون نەکراونەوە سپاس بخوا ئەو دای حاجێ خۆی سەلامەتە وەڵامی تر لەم بارودۆخەشا کە ئەزانین دۆخی دارایی هاوڵاتیان چۆنا قەرەبوویە و زیانانە بابەتێکی زۆر گرنگە قارەمان هیچ بەڵێنێکیش نەدراوە بۆ خێزانانە کە ئایا لە داهاتووە قەرەبوو ئەکرێنەوە یان لانی کەم بەشێک لە زیانەکانیان قەرەبوو ئەکرێتەوە هیچ نەوتراوە لەو بارەیەوە بەڵێ زریان نا ینی وەکو حکوومەت هیچ نەگوتراوە هیچ بەڵێنیشیان پێ نەداون تەناوە نەبێت لە کاتی کەوتنەوە درۆنەکان سەردانیان کردوون زەرور زیانەکانیان نووسین و نی وەکو راپۆرتێک بەرزیان کردوتەوە بۆ ئەوەیکەوە زەرور زیانەکانیان بەڵام وەکو خانەوادە و خێزانەکان پێیان ڕانەگەیاندون کە هاوکاری دەکرێن پاڵپشتی دەکرێن بەڵام بەشێک لە ئەو ماڵانێک کە زیانیان بەرکەوتووە لەلای خێرخوازانەوە پاڵپشتی دارایی کراون بۆ ئەوەیکەوە ماڵەکانیان نۆژەم بکەنەوە ماڵە لە دوای ئێمە ئەنی خێرخوازێک لە هەولێر یارمەتی داون نۆژەم بکرێتەوە لەگەڵەوەش ماڵەکانی تریش یان چەند ماڵێکی تریش هەیە بە هەمان شێوە بۆ پێی ئەم گەڕەکە زۆرترین زیانی بەرکەوتەوە گەڕەشی کارێزان نزیکەی 7 درۆن بەر ئەم گەڕەکە کەوتووە ینی نزیکەی چەند سەد ماڵێک ینی درۆنەکانی بەرکەوتووە بەشی زۆری خانوەکانی نزیک ئەو شوێنانێک کە درۆنی بەرکەوتووە زیانی بەرکەوتووە ینی زیانەکانیش باسم کرد ڕەنگە خانوو هەبێ ملیۆنێک تاوەکو نزیکەی 10 میلیۆن و زیاتر زیانی بەرکەوتی بێت ئەمە وەکو هاوڵاتیان ێنەوەی کە لەو گەڕەکە باز دەکەم لە شوێنی تریش بە هەمان شێوە هەبووە شوێنی بازرگانی بووە بە هەمان شێوە زیانی بەرکەوتووە بە نمونە لەسەر ڕێگای هەولێر بەرەو مووسڵ یاخود کەرکووک بە هەمان شێوە کارگەیەکی ڕۆن زیانی بەرکەوت زیانی چەندین میلیۆن دۆلاری بەرکەوت بە هەمان شێوە شوێنی تریش هەبوو زیانی بەرکەوت بەڵام تاوەکو ئێستا
هیچ قەرەبوویەک نەکراونەتەوە، هیچ پاڵپشتێکی دارایی نەکراون، هیچ کەلوپەلی پێداویستیان بۆ دابین نەکراون بۆ پێی ئەو لە تەنیشت ئەم داحاجەت ژنێکی تریشەیە بە هەماشەوە نیگەران بوو، ئەنی قسەی بۆ نەکردین لەوەی کە بەڵێنیان پێداون یاخود داوایان کردووە کە هاوکاری بکرێن و بەشێک لە پێداویستەکانیان لە ناوچوون و شکان و فڕێدراون، بەڵام تاوەکو ئێستا هاوکاری و پاڵپشتی نەکراون کە ئەمە ئەو زەرورزیانانەیە کە بەهۆی هێرشە درۆنیەکان یاخود هێرشە موشەچیەکان بۆ سەر شاری هەولێر زەرورزیانەکانی هەبووە. سپاس قارەمان جەوهەر پەیامنێرمان لە هەولێرۆ لەگەڵمان بوو. دەستخۆش قارەمان ماندوو نەبی بێگومان ماڵی خێرخوازان ئاوەدان بێ، بەڵام با ئەرک و بەرپرسیارەتیەکانمان لێ تێک نەچێ بزانین کە ئەم هاوڵاتیانە لە جەنگێکی نایەکسانە ڕوبەڕووی زیان بوونەوە هیوادارین کە حکوومەتی هەرێمی کوردستان لانی کەم داوا بکات کە حکوومەتی فیدراڵی قەرەبوویان بکاتەوە. با لەم بابەتە دوور بکەوینەوە بچینە لای بەهای دراوەکان و هەروەها نرخی کانزا گرانبەهاکان بە تایبەتی نەوت کە لە ئێستا گرنگێکی یەکجار زۆری هەیە، گۆڕانکاریەکی گەورە لەسەر ئاراستەی بازرگانی وزا لەسەر ئاستی جیهان دروست بووە. من لە درێژەی ئەم هەواڵانەیە بۆتان باسەکەم کڕیارانی ئاسیایی، ئەو کڕیارانە کە بۆ کڕێنی نەوت پشتیان بە سعودیا بەستە بوو، پشتیان بە کوێیت و قەتەر و وڵاتانی کەندا بەستە بوو، بە تەواوەتی ئاراستەکەیان گۆڕیوە، کەشتیەکانیان بە لێشاو ڕوئەکەنا کەناراوەکانی ئەمریکا بۆ کڕینی نەوت لە ئەمریکا و ئەم جەنگە ئەتوانین بڵین لەو ڕوەوە پێگەی ئەمریکای زۆر زیاتر لە جاران بەهێز و پتە و کردووە. بەهای دراوەکان سەرەتا دەست پێ بکەین $100 ئەمڕۆکە لە بازارەکانی هەرێمی کوردستان بە 155,100 دینار کڕین و فرۆشتنی پێوەکرا. ئەمڕۆکە دینار بەرامبەر بە دۆلار هەندێک دابەزیوە. ئەبێ بزانین لە ئێستاە کە بەهۆی ناکۆکی سیاسی کە هەیە و بەهۆی ئەوەی کە کابینەی ترامپ تووڕێە لەوەی کە ئێستا لە عێراقا ڕوئەیات، هەڕەشەی ئەوەی لەسەرەکە عێراق پارەی نەوتەکەی گل بدرێتەوە بۆی نەنێردرێ بلۆک بکرێ، ئەمانە هەمووی مەترسین لەسەر دینار. بەڵام لە ئێستاە جارێکە ئەوەی کە هەیە دینار هەرچەند دابەزینێکی کەمی بخۆیەوە بینیەوە، بەڵام گیرساوەتەوە لە 155,000 دینارە. 100 پاوەند بە 208,000 دینار مامەڵی پێوەکرا، 100 یۆرۆ بە 181,600 دینار مامەڵی پێوەکرا. هەروەها سەبارەت بە تمەن $100 بە 5,380,000 تمەن بوو. هێشتا بە لە بەرچاوگرتنی ئەو قەبارە گەورە زیانە کە بەر ئێران کەوتووە خۆ بەهای تمەن بەرامبەر بە دۆلار ئەوەی کە ئەیبینین جیاوازێکی وای نییە لەگەڵ پێشجەنگەکە سەرڕایەوەی کە ژێرخانەکەی زیانی گەوری بەرکەوتووە، سەرڕایەوەی کە گەماروی دەریایی هەیە لەسەر وڵاتە. ئەبێ بزانین کە داهاتوو ئەم جەنگە بەرەوکوێ ئەڕوات و ئاراستەی ئابووری ئەو وڵاتە بەرەوکوێ ئەڕوا هەر گۆڕانکاریەک لە ئابووری ئێرانە ڕووبات ڕاستەوخۆ و لە پێش هەموو کەرتێک و کاریگەری لەسەر بەهای دراوەکەی دروستەکە. ئێستا تمەن وای لە هاتووە یەکسەر کاردانەوەی هەیە بۆ ئەو ڕووداوانە کە بە کردارێکی ڕوئەیان تۆزێ بەرگری زیاتر بووە لە بەرامبەر هەواڵەکانە هەتاوەکو نەبن بە بابەتێکی واقعی و ڕاستەقینە. 1 ملیۆن لیرەی سووری بە 115,000 دینار مامەڵی پێوکرا و 100 لیرەی تورکی ژەمڕۆ لە بازارەکانی هەرێمی کوردستان بە 3,451 دینار بوو. با بچینە لای زانیاریەکانی ترمان و باسێکی وەکوتم زێر بکەین و باسێکی دواتر نەوتیش بکەین. ئۆنسەیەک زێر لە بازاڕە جیهانیەکان بە $4,709 داخرا لە دوای ئەوەی کە ئەگەرەکان و پێشبینیەکان بۆ ئەوە هەبوو کە دیسان و دانوستان لە نێوان ئێران و ئەمریکا ڕووبات هەرچەند ئەم بابەتی دانوستانە لەم گەڕی دووەمەیە یەکجار ئاڵۆزە بە بەردەوامی هەواڵی دژبەیەک بڵاو بێتەوە و کەس نازانە جارێکە ئەو دانوستانە گەڕی دووەمی دانوستانە کە بە دیاریکراوی بەسەردێ، بەڵام بازاڕەکان هیوایان هەبوو بۆ ئەوەی کەم دانوستانە بکرێت و هەروەها کاردانەوەشیان هەبوو بۆ درێژکردنەوەی ئاگربەستەکە بۆیە بەهای زێر بەرزبوونەوەی تۆمار کرد. کیلۆگرامێک زێر بۆ $151,441 بەرز بووەوە. 1 لیرەی زەر گەیشتە $998. ئەمڕۆ لە هەرێمی کوردستانیش عیارە 18 بە 876,000 دینار کڕین و فرۆشتنی پێوەکرا، عیارە 21 بە 1,022,000 دینار بوو، عیارە 22 بە 1,007,000 دینار مامەڵەی پێوەکرا. با بچینە لای زانیاریەکانی تر هەرچەند دەزانین کە زێر پەناگەی ئەمنە و زۆرێک لە هاوڵاتیان ئەسڵەن زێڕەکەیان هەڵگرتبوو بۆم بارودۆخە. بینیمان کە زێر بە پێچەوانەوە لە کاتی جەنگەکەیان نەک بەرز نابێتەوە دابەزێت. هۆکارەکەشی ڕێژەی سوودە لە ئەمریکا، هەرچی ناسەقامگیری زیاتر بێ و هەرچی بەهای نەوت بەرز ببێتەوە پێشبینیەکان بۆ ڕێژەی سوود لە ئەمریکا ئاڵوگۆڕی بەسەراتە کاریگەری کات سەر بازاڕی زێر. ئۆنسەیەک زیو لە بازارەکان بە $75.69 مامەڵی پێوەکرا. کیلۆگرامێک زیو بە $2,434 داخرا. زیوی مەرمەڕە لە هەرێمی کوردستان بە $2,525 و زیوی پاڵمیش بە $2,500
25 دلار لە هەرێمی کوردستان مامەڵی پێوەکرا. سەبارەت بە نەوت ئەوەی کە هەیە بەرمیلێک نەوتی خاوی برند لە بازاڕەکانی جیهان بە 105 دلار و 30 سنت بوو. دەربارەی نەوت چەند بابەتی زۆر گرنگەیە. یەکەمیانەوەی کە وەکو باسم کرد ئاراستەی بازرگانی نەوت و وزە بە گشتی گۆڕانکاری بەسەر هاتووە. ژمارەیەکی زۆر کەشتی نەوت هەڵگریزە بەلەح بە ڕێگەی کەناراوەکانی ئەمریکاون ئاراستەیان لە وڵاتانی کەنداوە گۆڕیوە بۆ ئەمریکا و ئەمریکا بووە بە گەورەترین دابینکاری نەوت لەسەر ئاستی جیهان و ئەو بۆشاییە کە لە داخرانی گەروی هورمزا ڕوویدا ئێستا ئەمریکا قەرەبوویە کاتەوە. بابەتێکی گرنگی ترکە دەربارەی نەوت هەیە و ئەمڕۆ لە راپۆرتەکانە بڵاو بووتەوە بابەتێکی یەکجار سەرنجڕاکێشە ئەوەیە کە سەرەڕای ئەوەی کە بەهای پشکەکانی سێ کۆمپانیای گەورە و زەبەلەحی ئەمریکا بەهۆی ئەم جەنگەوە بەهای پشکەکانیان دابەزیوە 100 بۆ 12 بۆ 120 دابەزیوە، بەڵام داهاتەکەیان لە سێمانگی سەرەتای ئەم ساڵە 105 بۆ 110 بەرز بووەتەوە. پێشبینی ئەکرێت هەتاوەکو کۆتایی ساڵی 2026 100 کۆمپانیای گەورەی نەوت داهاتەکەیان بگاتە 234 ملیار دلار و وڵاتانی ئەوروپا هەرمانگی چواریش هاواریان لێ بەرز بۆ وتیان ئەبێ باجی سەر و کۆمپانیانە بەرز بکەینەوە لە بەرەوەی کاڵێ داهاتێکی بەلاشیان هەیە و ئەبێ باجی زیاتر بدەن. ئەم کۆمپانیانە بێگومان داهاتەکانیان بەرز بووتەوە بە تەمان کەەوە بەرهێنانی زیاتر بکەن لە گواستنەوە لە دۆزینەوە و دەرهێنانی نەوت. و بابەتێکی تریشکە هەیە لە راپۆرتەکانە باس لەوە ئەکرێت کە ئەو دامەزراوە نەوتیانە کە لە وڵاتانی کەندا و بەهۆی جەنگەوە زیانیان بەرکەوتووە بۆ چاکسازیان 58 ملیار دلار پێویستە و ئەوترێت بە کەمتر لە 2 ساڵ بارودۆخی نەوت و بازرگانی نەوت ناگەڕێتەوە بۆ دۆخەکەی جارانەی لانی کەم 2 ساڵی پێویستە بەلانیکە. نەوتی تەکساس بەرمیلێکی بە 94 دلار و 40 سنت بۆ نەوت بەهۆی هەواڵەکانی دانوستانەوە هەندێک ینی سەقامگیری بەخۆی بنی و غازی سروشتیش بە 2 دلار و 52 سنت مامەڵەی پێوەکرا. ئەمە کۆتا زانیاریمان بوو لەم بارەیەوە، بەڵام باسیەوەم کروتم بەهای دینار بەرامبەر بە دلار هەندێک دابەزیوە. جیاواز لەمەش بەهۆی ئەم بارودۆخەکە لە ناوچەکە هەیە چەند هۆکارێک بووەتە هۆیەوەی کە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان هەندێک کاڵا، هەندێک شمەک، هەندێک کەلوپەل گۆڕانکاریان بەسەرابێ نرخەکەیان بەرز ببێتەوە. ئەمێ بۆ ئەم بابەتە بچمە لای پەیامنەرمان شیروان خدر لە دهۆک با باسێکی ڕۆژی بازارمان بۆ بکات و بزانێکین کە بازاڕەکان نرخەکان لە دهۆک ئێستا چۆنن، چ گۆڕانکاریەکیان بەسەر هاتووە. شیروان سڵاوت لێ بە پێمان بڵێ چ زانیاریەکی نوێت لایە. بەێزیان هەلبەت ئەف شەڕێن بێدە بەرەشە و کاتەکە نەخواستە پارێزگا دۆکژە بەش ڕووێ ئابووری بە بتایبەتیش یعنی گرانبوونا بەهای هەموو شەکرد نەوا بازاری دۆکدا هەمژێ سۆتەمەنیا بگرە هەمژە کەرەستەن خواردنێ بگرە هەمژە پێدبیێن دیێن ڕۆژانەیە خەڵکی بگرە ینی بەهای هەموو تشتی دنەوا بازاری دۆکێدا گران بووە ئەبە دەمەکداکو خەلک بوون یعنی ئابوورینا شەرزین ئابووری بۆ هەندێک ڤەتگەڕین هەم ناجێگیریا بەهای دۆلاری گرانبوونا دۆلاری هەمژی داخستنە سنوورە هەمژی ئەو گومڕکن سەر بازرگان هەرێمی هاتینە سەپاندن ئەمە هەموو هۆکارن و بەهای هەموو شەکرد نەوا بازاریدا گران بووە بە دەمەکداکو پارێزگا دۆکی ئەکشوان پارێزگایان کوڕێژە هەژاریە لە دۆکی گەلک زۆرە یعنی ji bajarên dinên Herêma Kurdistanê hemiya pitera rêja hejariyê di hindê de ku dihok parêzgaheke biçûk lê ev zêde bûna rêja hejariyê û yanî hokarê bêkariyê ne wekû şarezar bêjin bêkarî wek kiriye ku hejarî jî zêde yanî eva giranbûna bazarî kartekirneke zor ser takên dihokê heye şêwekî giştî zêdebûna rêja awara û penabera ku fişar ser bazarê dihokê heye yanî giranbûna kerestên xwarinê jî yanî eva kartekirnê zor hene dîsa gelben giranbûna kerestal gel barê dareyê xelkê dabeşnekirina yanî maweke dabeşnekirina ahên xwarinê taybê jî zeyt û hindek pêdiviyên din yên xwarinê ser xelkê de dabeşnekin evek kartekirneke rastaxwe ser jiyana xelkê diket lewre jî yanî li dihokê eger ew fişar yanî ji ew kartekirin li hindek cihindin hebin li dihokê zortir wekû beynama ameje pêdayî ji ber ku rêja hejariyê li dihokê zor e ji ber ku rêja bêkariyê li dihokê zor e ji ber ku rêja awara û penabera sinûrê parêzgeha dihokê zortir e lewre evan hemû kartekirina xwe şêwekê rastaxwe ser xelkê dihokê hene ser bazarê dihokê hene yani hem nava bazarê dihokê dayne wekû xelek bêjit ew kerestên pêdiviyên rojan e bû nimune birince zeyt e ahên xwarinê yani roj bi rojê girantir lê têt el gelveyekê jî hem
ڕێبەریا چاودێریە بازاری هەمژی ئیدارە پەرزگا دۆکتر سەربەیەکێت بێدەنگن و هەر جاک هەر دوکانێکە هەر مارکێتەکە هەر جاکی فرۆشتنا ئاهێن خواردنی ئازۆقەی دلێ خۆ بەهای هاوێتە سەر دلێ خۆ گران کات و دلێ خۆ وەکو بژین ئستەقلالیەتە بازاری دکات خەلک داخوازەکەن ئیدارە پەرزگا دۆکتر هەمژی ڕێبەریا چاودێریە بازاری ئەبێ بکوت بێژن کو ڕۆژانە بنەوە خەڵکی دەینا و لە چاودێریە بازارەکەین ئەو کەرەستەگەرە کەرەستەین هات نەگرانکردن لێ دۆکێ داهینە ڕاستە سنوور هات نەگرتنا لێ دۆکێ داهینە هەتانەوە پێدوی بوانەوە کوژتەر ببینن دۆکێ دابینە لێ زێدەباری وەکە بازرگانە هەژوو خوددانەکاری ئەو کەرەستە گرانتر لێکین یعنی وەکو ئستەقلالێک سەربازەکە داخوازە خەڵکی ئەوەکو ئیدارە پەرزگا دۆکێ ڕێبەریا چاودێری و چاودێریە بازاری دۆکێ یعنی دیچۆنە وان بابەتە بکات دیچۆنە وان بەهانە بکات دیچۆنە وان کەسا وان لا ناتکات یەن ئستەقلالێتە خەڵکیتکەن یەن وان کەرەستا بن پێدوێن خواردنی هەم پێدوێن ڕۆژانەیە خەڵکی بێی بهانە بیک و هیچ بەهانەیەکە بکۆ بێژن ڕۆژ بە ڕۆژانە گرانتر لێتکەن بەرێزریا سپاس پەیامنێرمان شیروان خەتر لە دهۆکەوە لەگەڵمان بوو سپاس شیروان ماندوو نەبی دەستخۆش لە دهۆکەوە چمە کەرکووک لە کەرکووک غازی ماڵان لە ڕێگەی سیستمێکی ئەلکترۆنی هەفتانەدا بەش ئەکرێت لە دوای جێبەجێکردنی ئەو سیستمەشەوە قەیرانی غاز لە کەرکووک نەماوە بەڵام بریکارێکی غازەڵێت سیستمەکە ڕۆژانە گرفتیان بۆ دروستەکات چونکە ئەو کەسەی سیستمەکەی بەناوەوە کارە ئەبێت موبایلی زیرەکی پێبێت و هێڵی ئینتەرنەتیشی تیابێت نوێنەری وێستگەیەکی دابشکردنی غازیش ئەڵێت جێبەجێکردنی ئەو سیستما بووەتە هۆی کەمبوونەوەی کاری بریکارەکان و غازەکانیان بۆ ساخ ناکرێتەوە. بۆ ڕوبەڕووبوونەوەی کەمی غازی ماڵان لە کەرکووک سیستمێکی ئەلکترۆنی نوێ پەیڕەو دەکرێت. غازفرۆشێکی شاری کەرکووک دەڵێت فرۆشتنی غاز بەپێی سیستمە نوێیەکە گرفتی ڕۆژانیان بۆ دروست دەکات و کاریگەری لەسەر کارەکەشیان دروست کردووە. داوای بارکۆدێکی لە ناو ئەم جیازایە بارکۆدەکە ئەبێ ئەو مۆبایلی کە هەیەە لە ماڵەوە کە ئەو بەرنامەی پێدانراوە ئەبێ بەمە بگرترێت زاروایە کاکە ئافرەتە پێڵێ مۆبایلەکەت بێنە ئەو جیازە ئەوەیەوێ جاروە هەیە تێناگە یا بە تەمەنە یان کاکە مۆبایلی ئەم زیرەکەی نییە مۆبایلەکانی کۆنەکانە نابێ بۆ ئەم جیاز و شتە ئیتر ئێمەش سەرمان لێ شێوە نازانین چی لێ بکەین پێگومان بڵێ زۆرش ئێمە 5 بار 4 بار مەگەر ئێستا هەفتەی بارێک بۆ 2 بارەکە چۆن تاسیری سەمەگە خەلەلی تایە بەڵێ سەمەگە نابێ بۆم کۆمەلگای نابێ ئەو کە پێتم بەدەم ماپە نابێ. نوێنەری وێزگەیەکی دابشکردنی سوتەمەنیش لە کەرکووک دەڵێت جێبەجێکردنی ئەو سیستمە لێکەوتەی بۆ غازفرۆشان بە دوای خۆی داهێناوە. ئەبێ مۆبایلێکی زیرەکیان هەبێ ئەو بەرنامەیە لەلای مۆبایلەوە کۆپیەکرێ باڵێ وەکو مەسئلەی کێشەش کێشەی ئەوەیە کاکە وەکیل جاران ڕۆژنە ڕۆژە باریەکرد سە فەقیرە لە هەفتەیەکە 2 ڕۆژ باریەکە ئێوانش زەریبەیان هەیە مامەسا ڕاستی زەریبەیان هەیە 4 مانگ جارێ سەلامە ئەدەن 40,000 تر کێشەیان زۆرە بەڵام مەسئلەی غازش سە غاز کاکە جۆری زۆرە لە بازار کاکە هەولێری هەیە ئێرانی هەیە ئیڤای هەیە گشتی تێکەڵ بووە لەنا ئەو خەڵکە ئێوە ئیڤای هەبێ کابرا ناتوانێت غازی عێراقی بداتێت لەبەرەوە کێشەی ئێوش کێشیەکە کێشەی سیستمەکەی ئیساکە باسیەکەن بۆتە کێشەی ئەم خەڵکەش ئەمە بۆ عێراق ناگونجێ بەڕێ ئێمە بە عێراق ناگونجێ لەبەرەوە کاکە ئەوەی غازەکەڕێ بەخوا گشتی پیرێژنە و ئافرەتە بە تەمەنە و خوێنەوارش نییە. هاوڵاتیانی کەرکووک لە ڕێ ئەپلیکیشنێکی ئەلکترۆنیەوە دەتوانن هەفتانە بەتڵێکی غاز پڕ بکەن. بەشێکی هاوڵاتیان هێشتا و بەشیان لە ئەپلیکیشنەکەدا نەکردووە و هاوڵاتیانی شارەکە دەڵێن جێبەجێکردنی و سیستمە لە کاتێکدا باشە کە تەنگژەی گەورە لە وڵاتە بێت نەک لە ئێستادا کە تەنگژەی غاز لە کەرکووکدا نەماوە. جێبەجێکردنی ئەم سیستمە ئەلکترۆنیە تەنگژەی غازی ماڵانی لە کەرکووک نێشتووە بەڵام وەکو بریکارەکانی غاز دەڵێن سیستمەکە عەمەلی نییە و کێشەی لابەلایەن بۆ دروست دەکات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک. لە کارگەی کللتوری سلێمانی بازارێکی تایبەت بە بەرهەمە خۆماڵیەکان کراوەتەوە لەم بازاڕەیە دەیان بەرهەمی دەستی و خۆراکی ناوخۆیی لە کەشک و دۆینەوە هەتاوەکو بەرهەمە
کارگەیەکان و هەروەها کارە دەستیەکان خراونەتە ڕوو. ئەم چالاکیە کە بە هاوبەشی لەلایەن ڕێکخراوی ڕۆزا لوکسەمبۆرگی ئەڵمانی و ئارت پلەسەوە ڕێکخراوە دەرفەتێکی گرنگە بۆ پشتیوانیکردنی بەرهەمهێنەرانی ناوخۆ و بەرەو پێشبردننی ئابووری هەرێمی کوردستان. بازاری بەروبوومی خۆماڵیە لە سلێمانی هەموو بەرهەمانەی لێرە خراونەتە ڕوو بەرهەمی دەستی یان بەرهەمی کارگەکانی ناوخۆی هەرێمن لە کەشک و دوینەوە تا زۆرینەی خواردەمەنیە کوردیەکان لێرە بەردەستن. بە تاکید شتی خۆماڵی گومانی تیانە کە 100% باشترێکە لە دەرەوە و لە ڕوودارایی و اقتصادێکەشەوە بۆ خۆمان باشترێکە و براجووتیارەکانیش دەمێکی ژەبێ بۆ براجووتیارەکان بەڕاستی تۆ کاتێکە گەشتە خۆماڵەکەت کڕی بە تاکید کابرای جووتیار ئەو کەسی کە ئیشەکەکە ئەو کەسی بەرهەمی ئێنێ تۆ تەرجیعەکەی لەسەرەوەی بەردەوام بێ ئیشە بکە. وەکو کارگەی باوە کۆچەک لە هەڵەبجە گوندی باوە کۆچەک ئەم بەرهەمانە 100% سروشتی و هەر بە بەرهەمی ناوخۆیی ئەوێ دروستەکرێن بێ ئەوەی هیچ موادێکی کیمیاییان زیادی تیا بەکاربهێنرێ. بەرهەمەکانیشمان زیاتر زەیتەکانە ڕوبەهەنارە چەندین جۆری سابوونە. بە بەرهەمەکانی هەورامان بەشداریمان کردووە بە ناوی سروشتی هەورامانەوە. سروشتی هەورامان هەمان تامی هەفتاکان و شەستەکانی بەربوومەکانی هەورامانە بە گشتی بە ڕوبەهەنار بە دۆشاوی تو و بە ڕۆنی کوردی و بە هەنگوین و بە تو کامل بەو بەرهەمانی کە لە هەورامانەوە هەن. ئیشە دەستیەکانەوەی کە لە ماڵەوە هەرچێکمان دروست کرد بێ هێناومانە و هەندێکیشی بڵێن هەنگوینەکە هینی کوێستانەکانی خۆمانە و ئەوە بڵێن سێوە و پرتەقاڵە و ڕوبەهەنارە و دۆشاوی تووە و کەشکە و دوینەیە و ساوەرە و قەرەخرمانە و تێرە و خواردنە کوردەواریانەیە بەعام. ئەم بازاڕە کراوەتە دەرفەتێک بۆ ناساندنی ئەو بەرهەمانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێن و تا ئێستا ڕێژێکی کەمی هاوڵاتیان بە کڕینیان ئاشنان. ئەو کەسانەی بەرهەمەکانیان دەکڕن هۆکارێکن بۆ بەردەوامی و گەشە سندنی ئەم پرۆژانە لە داهاتوودا. ئامان جژلەی پشگیریکردنی بەرهەمی خۆماڵی و بە تایبەت جوتیارانە بۆ ئەوەی دووبارە جوتیاران بتوانن بەرهەمەکانی خۆیان بناسێنن و بە تایبەت ئەو بەرهەمانەی کە ئاها سروشتین و ئەم بوتانەی کە لێرە دانراوە ئەم مێزانە هەمووی بە خۆڕایی دابینکراوە بۆ هەردوو ڕێکخراوەکە. ئامانجی سەرەکیمان وە گوتم دووبارە ناسانناوی بەرهەمی خۆماڵی و کردنی ینی بە کللتورکردنی بەرهەمی خۆماڵیە لە ناو دانیشتوانە. کارەکانی ئەم بازاڕەی بەرهەمە خۆماڵەکان کە لە ناو کارگەی کللتوری جگەرە لە سلێمانی لە سەعات دەی بەیانی بۆ هەشتی شەو بەڕێوە دەچێت لەلایەن ڕێکخراوی ڕۆزا لوکسمبۆرگی ئەڵمانی و ڕێکخراوی ئارت پلەس و کارگەی کللتوری جگەرە ڕێکخراوە بۆ ئەوەی بەرهەمی خۆماڵی و کارگەکانی بەرەمێنانی بەرهەمی خۆماڵی لە داهاتوودا بەردەوام بن. گرنگە هەر تاکێکی کۆمەڵگە پاڵپشت بێت لە برەودان و پاڵپشتیکردنی ئەم جۆرە پرۆژانە، چونکە دوجار ئەمانە پرۆژەیەکی گرنگی نیشتیمانین و دەکرێت بە سەرچاوەیەکی گرنگی بوژانەوەی داهاتی تاک بۆ داهاتووی ئەم کۆمەڵگەیە لێی بڕوانرێت. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی. لە چارەک یەکەمی ئەم ساڵا بەهۆی بەرزبوونەوەی باجەکان و بەردەوامی جەنگی ئێران داخستنی شوێنە بازرگانیەکان لە بەریتانیا بەرزترین ئاستی لە مێژووە تۆمار کردەوە. بەپێی داتاکانی فەرمانگەی ئاماری بەریتانیا لە سێ مانگی یەکەمی ئەم ساڵە زیاتر لە 80,000 شوێنی بازرگانی داخراوە لە بەرامبەرە بۆ یەکەم جارە لە 2017ەوە کە ژمارەی کردنەوەی شوێنە بازرگانی نوێیەکان بۆ خوار 80,000 دابەزیوە، واتە کردنەوەی شوێنە بازرگانیەکان خراپترین ئاستا لە 9 ساڵی ڕابردووە. داخستنیشیان خراپترینە لە مێژووە کە لە نێوانیانە کەرتی تەندروستی و چاودێری کۆمەڵایەتی زۆرترین زیانیان بەرکەوتووە.
باسی ئەو داتاناکەین کە لە بەریتانیا حکوومەتی بەریتانیا بڵاوی کردوێتەوە و باسی تۆمارکردنی کار و بزنسە نوێیەکان وەروەها داخستنی شوێنە بازرگانیەکانەکەوە ئەمە دەری ئەخات کە جەنگەکە لە ئاستێکی زۆر کاریگەری لەسەر بەریتانیا دروست کردووە. ژمارەی پێوانەی دروست بووە لە داخستنی شوێنە بازرگانیەکان لە چارێک یەکەمی ئەم ساڵەواتە سێ مانگی سەرەتای ساڵی 2026 83200 کۆمپانیا داخراون و 78655 کۆمپانیا و کاری نوێ کراونەوە کە بەگشتی ئەکاتە 4345 واتە گەرەوانەکە داخراون کەمی بکەیتەوە لەوانەکە کراونەوە ئابۆ شێوایەکە سندوقی نەختی نێودەوڵەتی ژەڵێ باجەکان لە بەریتانیا لە هەر وڵاتێکی تر خێراتر بەرز بووەتەوە کە ئەمەش یەکێکی ترە لەو بابەتانە و لەو هۆکارانە کە بووەتە هۆیەوەی کە بێگومان کار و بزنسەکان بۆ شێوەیە کە ئەتوانین ببینین پاشەکشیان بە خۆیانەوە بینیوە بەڵام منەمەوێ زیاتر بە وردەکاری زیاتر باسیەم بابەتە بکەین بزین ئەوەی کە زۆرتر ڕۆڵی بینی و ئالەم پاشەکشەیە باجە گومرگیەکانە یاخود نا ئەو جەنگەیە کە لە ماوەی ڕابردووە هەبوو هەتاوەکو ئێستاش ئاگربەستەکە بە شێوەیەکی زۆر لاواز و مەترسیدارە و هەر ئان و ساتێک مەترسی ئەوەیە کە ئاگربەستەکە نەمێنێ بۆیە میوانم لەگەڵە بۆ ئەم بابەتە بێگومان لە بەریتانیاوە لەگەڵ میوانەکەم زیاتر بە وردەکاری زیاتر باسی ئەم بابەتاکەن لە بەرەوەی کە میوانەکەم چەندەها ساڵە زیاتر لە 16 ساڵە لە بەریتانیا کاری بزنس ئەکات و کاری پەیوەندیدار بەم بابەتاکە ئەمە کۆتا زانیاریەکانمانە لەم بارەیەوە ئەمێ بچمە لای میوانەکەمان وەکوتم باسی ئەم بابەتانە و کاریگەریەکان لەسەر بەریتانیا بکەین بۆ مەبەستە ئاراس ئەمەر خاوەنکار لە لەندەنەوە لەگەڵمانە کاگارا سڵاوت لەبێ پێمان بڵێ کە ئەزانم بە دوواداچوونێکت هەبوو دەربارەی هەڵاوسان و بەرزبوونەوەی نرخەکان و پێمان بڵێ مە زۆرتر کاریگەری ئەو جەنگە بوو کە ماوەی ڕابردوو هەبوو هەتا ئێستاشی لەگەڵ بێگەری هورمز ئاستەنگی هەیە یاخود نازیاتر کاریگەری بەرزبوونەوەی باجەکانە لە بەریتانیا. سڵاو زریان خان ئەم کاتتان باش سڵاو بۆ ئەم چاوپێکەوتنە بڵێ لە ڕاستیدا ئەم ململانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەریکی زۆری هەیە لەسەر ئابووری بەریتانیا و بەریتانیاش یەکێکە لە وڵاتانەی کە بێبەش نەبووە لە ئەم فشارەی کە هاتۆتە سەری خۆتەزانی کە ئەم جەنگەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵگریسا فشارێکی زۆری خستۆتە سەر خەڵکی بەریتانیا و خاوەنکار و کۆمپانیەکانی بەریتانیا. کاگاراس ئەم دۆخەکە ئێستا دروست بووە زۆرتر کاریگەری لەسەر نرخەکان دروست کردو لەسەر سفرەی هاوڵاتیان یان زۆرتر کاریگەری لەسەر بازاڕی کار هەبووە گەوداتانەکە ئێمە خستمانە ڕوو کاریگەری لەسەر هەردووکی هەبووە ئەگەر ئێمە سەری ئەوە بکەین هەمووی ڕەفتە بەیەکەوە بەڵێ کاریگەریکی زۆری لەسەر خەڵکی ئاسایی کردووەوە لە هەمان کاتدا زۆرێک لە کۆمپانیەکان فشارێکی زۆریان هاتۆتە سەر یعنی بەهۆی بەرزبوونەوەی وزەی کارەبا و بەهۆی بەرزبوونەوەی ئەو فشارانەی کە بەشی زەریبە و حکوومەت کردە سەر کۆمپانیەکان بەڵێ هەمووی ڕەفتە بەیەکەوەیە ئەو فشارانەی کە کراوەتە سەر کۆمپانیەکان کاریگەری لەسەر هاوڵاتیانی ئاسایش کردووە کە بەهۆی بەرزبوونەوەی خۆراک و وزەی کارەبا و گاز و هەموو ئەو شتانە بەڵێ ڕەفتن بەیەکەوە. باشە ئێمە وەکو داتا و ژمارە باسی داخرانی کۆمپانیەکانەکەین وەکو داتا و ژمارە باسەوەکەین ئەڵێن ژمارەی تۆمارکردنی کۆمپانیای نوێکاری نوێ کەمی کردووە خاو بووەتەوە ئەمە چ کاریگەریەک لەسەر ئابووری بەریتانیا بەگشتی دروست دەکات ئەم کۆمپانیانە کە دائەخرن و ئەم کۆمپانیانە کە تۆمار ناکرێن. کاریگەریەکی زۆری لەسەر ئابووری بەریتانیا هەیە بە دڵنیاییەوە بەس لە هەمان کاتیشە ئێستا ئەگەر بچینە بەشی وزە و یاخود تەندروستی ئەم کۆمپانیانە لە ڕاستیدا ئێستا ئەمان زیاتر داوای کێهینەکەن مۆزەفەکەن ستافەکەن بەڵێ ئەم جەنگا کاریگەری هەیە لەسەر کۆمپانیەکان و لەسەر خەڵکی ئاساوی لەسەر مۆزە. کاگاراز وڵاتانی ئاسیا و ئەوروپا نەوتی ئەمریکایان کردووە بە جێگرەوەی نەوتی کەنداو ئایا بەریتانیاش ئەو ڕێکاری گرتووەتە بەر واتا بەریتانیاش بۆ دابینکردنی پێویستەکەی ڕووی کردوتە نەوتی ئەمریکا؟ بە دڵنیاییەوە بەڵێ بەڵێ بەریتانیا هەریەکێکە لە وەک ئەو وڵاتانەی تر کە ئێستا
زۆر تەرکیزی لەسەر نەوتی ئەمریکا و وڵاتی نەرویج هەیە. پێشبینی چییە کاگاراز بۆ سیاسەتەکانی بانکی ناوەندی بەریتانیا لە دوای ئەم گۆڕانکاریانە کە ڕووی داوە لە ئابووری ئەو وڵاتەوە ئەم گۆڕانکاریە گرنگە ژیۆپۆلیتیکیانش کە ڕووی داوە پێ دوایە گۆڕانکاری لە سیاسەتەکانی بانکی ناوەندی بەریتانیا دروست ببێت؟ بانکی ناوەندی بەریتانیا زۆر لە هەوڵی ئەوەدایە کە بتوانێت کارێکی سەقامگیر بکات و ئەم ساڵی پار کە دیسەمبەری 2025 کە توانی بەشی باجی ئەو مۆگیج و شتانە بێنێتە خوارەوانێ کە هاتنە خوارەوە لە مانگی دووشە هەمان دانیشتنیان هەبوو کە جارێکی تر باج و ئینترست بێن نەخوارەوە، بەڵام بە بۆنەی ئەم کێشە و ململانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە فرۆزنیان کرد، ڕایان گرت. بەڵێ ئێستا بانکی ناوەندی لە هەوڵێکی جددیایە بۆ سەقامگیریکردنی سەعر و بازاڕەکان. باشازانین کە بەریتانیا ڕۆبڕی هەڵاوسان بۆتەوە تا هەڵاوسانی ئابووری لە وڵاتە دروست بووە، ڕێژەی هەڵاوسان بەرز بووەتەوە. پێتان وایە دوای ئاسایی بوونەوەی ئەم دۆخە بگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی یاخودنا ئەم گۆڕانکاریانە کە ڕوویان داوە کاریگەری درێژخایەنیانە بێت لەسەر ئابووری بەریتانیا؟ بەڵێ ئەم گۆڕانکاریانە ئێستا لە بەرزوو نزمیدان بەریتانیا پلانێکی 10 ساڵی هەبوو لەوە پێشکە پلانێکی 10 ساڵی دانابوو کە زۆر پشت بە بەشی نەوت نەبەستێت، بەڵام لە ئێستادا بەهۆی ئەم ململانیەوە بەریتانیا هەستا پلانەکەی سەریعتر کردووە کە ئەم پلانەی جێڕاوەتەوە کە بە 5 ساڵ بتوانێت ئەو کارانە تەواو بکات. زۆر سپاس ئاراس ئۆمەر، خاوەنکار خاوەن بزنس لە لەندەنەوە لەگەڵمان بوون. سپاس بۆ زانیاریەکانتان. ئەمریکا پاڵاوگەیەکی چینی و نزیکەی 40 کۆمپانیای کەشتیوانی بەهۆی پەیوەندی بە ئێرانەوە سزا داوە. گەنجینەی ئەمریکاڵت سزای نوێی بەسەر ئێرانە سەپاندووە و تیشی مۆڵەتێکی گشتی دەرکردووە بۆ ئەوەی ئەو کۆمپانیانەی پەیوەندی بازرگانیان هەیە لەگەڵ پاڵاوگەی پترۆکیمیای هەنگی چین بۆ ئەوەی ئەو کۆمپانیانە بتوانن وردە گرێبەستەکانیان لەگەڵ پاڵاوگە چینیەکە کۆتایی پێبێنن بۆ ئەوەی ڕوبەڕووی زیان نەبنەوە. گەنجینەی ئەمریکا ئەڵێت پاڵاوگەی پترۆکیمیای هێنگی یەکێکە لە گەورەترین کڕیارانی نەوت و بەرهەمەنەوتیەکانی ئێران، هەروەها 40 کۆمپانیای کەشتیوانیش سزا دراون کە خاوەنی کەشتە تارماییەکانن. وەزیری گەنجینە ڕایگەیاند چەندین جزدانی کریپتۆکەرەنسی سزا ئەدەن کە پەیوەندیان بە ئێرانەوە هەیە. سکۆت بێسنت لە پێگەکەی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس نووسیویەتی بە دوواداچوون بۆ ئەو سامانە ئەکەن کە بەرپرسانی ئێران لە هەوڵدان لە وڵات بیبەنە دەرەوە هەموو ڕێڕەوەداراییەکانی پەیوەست بە حکوومەتی ئێران بە ئامانجەگرن. ئەمریکا هاوکار لەگەڵ ئاگربەست و گەماروی دەریایی فشارە ئابوووریەکانی سەر ئێرانی بە سەپاندنی سزای جۆرا و جۆر بەرز کردووەتەوە. باسی ئەم سزانویانەتان بۆ کەم کە ئەمریکا دیسانەوە بەسەر ئێرانە سەپاندوێتی وەکو وتم جەنگ ئەوەی کە بە موشکی جۆرا و جۆر و بە چەک و کەرەستەی سەربازی ئەکران لە ئێستاە ڕاگیراوە هەڵپەسێردراوە، بەڵام ئەو جەنگە ئابوووریەکە ماوەی چەند ساڵێکە توانین بڵێن زیاتر لە 46 ساڵە ئەمریکا لەگەڵ ئێران هەیەی هێشتا نەوەستاوە. بە بەردەوامی ئەمریکا سزای نوێ خاتە سەر ئێران و تەنانەت سزا خاتە سەر ئەو لایەنانشکە لەگەڵ ئێران بازرگانی ئەکەن. ئەمان نوێترین سزاکانن کە گەنجینەی ئەمریکا بەسەر ئەو شوێنانەیە سەپاندوێتی کە پەیوەندیان بە ئێرانەوە هەیە. یەکەمیان وەکووتم وەزیری گەنجینە باسی لەوە کردووە لە 344 ملیۆن دلار کریپتۆکەرەنسی سزای بەسەراسەپێن نەڵێمە پەیوەندی بە ئێرانەوە هەیە. کریپتۆکەرەنسیەکان دراوە دیجیتاڵیەکان ئەو بابەتانن کە ئێران بۆ دەربازبوون لە سزاکان بەکاری هێناون لە بەرەوەی کازانین ئێران بۆ هۆی سزاکانی ئەمریکا و ڕۆژاواوە لە سیستمی دارایی جیهانی دابڕاوە
و زۆرتر مامەڵەکانی لە ڕێگەی کریپتۆکەرەنسیەکانەوە کە ئێستا ئەمریکا ئەوێ ئەو ڕێگەشی لێدا بخە و چل کەشتی تارمایی شەر سزان خراوەتە سەرکە دواتر زیاتر باسیەکەین لە ماوەی ئەم ئاگربەستەیە بە تایبەتی لەگەڵ دەستپێکی جەنگەکە تاوەکو ئێستا استراتیژی سزاکانی سەر ئێران لەلایەن ئەمریکا گۆڕانکاری بەسەرا هاتووە لە یەک کاتە ئەمریکا ئەوێ سزاکان هەم سزای دارایی بن هەم سزای لۆجستی بن هەم تۆڕی سێبەریش لە خۆیان بگرن ئەمە چۆن بۆ نمونە هەناردەی نەوتی ئێران بە شێوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ئەکرێتە ئامان جواتە چه ئەو نەوتە کە ئێران لە بەندەرەکانی خۆیەوە باری ئەکات و ئەینەرە بە وڵاتان سزان ئەخرێتە سەر چه ئەو نەوتە کە لەژێر ناو و ئاڵای وڵاتانی ترەوە ئەی فرۆشێ سزان ئەخرێتە سەر وە بابەتێکی ترکە هەیە تۆڕی گواستنەوە وەکوتم کەشتی و کۆمپانیاکان کە پێیانەوترێ تۆڕی تارمایی کەشتی تارمایی ئەمانە ئەو کەشتیانن کە بە گۆڕینی ئاڵای وڵاتەکەیان بە کوژانەوەی سیستمی بەدواداچوونەکەیان ینی سیستما بەدواداچوونە جیهانیەکان ناتوانن شوێنەکانیان بدۆزنەوە یا بزان ئاراستەکان لەکوێ بۆ کوێیە بەم شێوەیە نەوتی ئێرانیان لە ماوەی ئەم چەند ساڵە گواستۆ کە کڕیارە سەرکیەکەشی چینە خۆی هەموو جیهانەزانە لەکوێ بۆ کوێ بەڵام بازارەکان پێویستیان بۆ نەوتەیە بێن ئەوە بزانین کە ئەمەش ئەو سزانە لە خۆگرت کە لە سەرەتای جەنگەکەەوە دەستی پێکردو هەروەها سیستمی دارایی وەکوتم سیستمی بانکی مامەڵە بە دۆلار لە ئێران قەدەغە کرابوو نێ ئەتوانی کاری پێ بکە ئەمە تونتر کراوە لەگەڵەوەی کە سزای سەر کریپتۆکەرەنسیەکانی هاتووە سەر ئەگەر پێشتر ئەیتوانی لە ڕێگەی کریپتۆکەرەنسیەکانەوە تا ئاستێک خۆی لە سزاکان دەرباز بکە ئێستا ئەمریکا بە وردی بە دوواداچوونەکات بۆ ئەو مامەڵانە و لە هەر شوێنێک بزانێت کە ئاراستەی مامەڵەکانی کریپتۆ لە بەرژەوەندی ئێرانایە یەکسەر بلۆکی ئەکات و دەستی بەسەراگرێت هەروەها نێوەندگیرەکان لەوانە چین ئیمارات تورکیا ئەو کۆمپانیانە کە لەم وڵاتانن بە ناوی وەهمی دروستکراون و بە شێوەی ناڕاستە و خۆ مامەڵە بۆ ئێرانەکەن هەموو ئەمانە ئێستا سزاکان ئەیانگرێتەوە ئەمریکا سزایانە خاتە سەر و بۆردی بە دوواداچوونیان بۆکە لە دوای دەستپێکردنی جەنگەوە ئەم سزانە لەلایەن ئەمریکاوە بەسەر ئێرانە سەپێنراوە مانگی ئازار سزاکان بریتی بوون لە کۆمپانیەکانی بازرگانی نەوت و کۆمپانیەکانی کەشتیوانی وەکوتم چه ئەوانە کە ڕاستەوخۆ بازرگانیەکەن چه ئەو کۆمپانیانە کە کەشتێ تارماییەکان ئاراستاکەن تۆڕی فرۆشتنی نەوت بە چین سەدانەوەدی فرۆشتنی نەوتی ئێران بۆ چینە و بۆیە چین یەکێکە لە گەورەترین کڕیارەکان جا ئەم تۆڕی فرۆشتنی نەوت بە چینە هەم کەشتێ تارمایەکان ئەگرێتەوە هەم ئەو پاڵاوگانە کە لە چین نەوتی ئێرانە کڕن چەندین پاڵاوگەی بچووکەیە لە ئێران پێیانەڵێ ئەوترێت تیپاتەکان کە ئەمریکا سزای خستۆتە سەریان بەهۆیەوەی کە کڕیاری نەوتی ئێرانن کەشتێ تارمایەکان وەکو پێشتر باسم کردو سیستمی دارایی چین و ئیماراتیش فشارێکی زۆریان لەسەرە کە ئەوترێت نابێ بە هیچ جۆرێک ڕێگە بدەن لە ژێرناوی خوازرا و لە ژێر ناوی کۆمپانیای وەهمی ڕێگە بدەن کە مامەڵە ئەنجام بدرێت با بچینە لای سزاکانی تر هەر لە مانگی ئازارە سزای تریشە بۆجگا لەمانە کە باسم کردکە ئەمریکا بەسەر ئێرانە سەپاندوێتی یەکەمیان کۆمپانیا وەهمیەکان وەکوتم لە چی بە تایبەتی لە چین و لە ئیمارات و لە تورکیا هەندێک کۆمپانیا هەن کە دروست ئەکرێن بەبێەوەی کە کارەکان ئەوە بێکە لەسەری تۆمارەکرێن و کاری مامەڵەکاری و ئاسانکاری مامەڵە و بازرگانیەکەن بۆ ئێران کە سزای لەسرە هەروەها پاڵاوگە سەر بەخۆکان لە چین هەندێک پاڵاوگە هەن ئەم پاڵاوگانە بچووکن و حکومیش نین کەرتی تایبەتن بەم جۆرە ڕاستەوخۆ نەوت لە ئێرانەکڕن ئەم تیپاتانە و هەم کۆمپانیا گەورەکان پاڵاوگە گەورەکان لە سزاکانە پارێزن هەمیش ئەتوانن نەوتی هەرزان و داشکەندراوی ئێران بکڕن و هەمیش وەکوتم ئەتوانن بە نرخێکی هەرزان بەرهەمەکانیان بۆ ناوخۆی ئەو وڵاتە بۆ ناوخۆی چین دابین بکەن مامەڵەکانی کریپتۆکەرەنسیش بابەتێکی ترکە بە وردەکاری باسم لێوە کرد بە وردی بە دوواداچوون وەزیری گەنجینە ئەڵێ بۆ بابەتە ئەکەین و ڕێگە نادەن کە مامەڵە کریپتۆکەرەنسیەکان بە سوودی ئێران ئەنجام بدرێن با بچینە لای مانگی چوار لە مانگی چوار ئەو سزانە کە سەپێنراون کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراون نێوەندگیرە ناڕەسمیەکانن ئەو چ ئەو کۆمپانیانێک بە شێوەی ڕەسمی و ڕاستەوخۆ ئیشەکەن وچ ئەوانە کە بە شێوەی ناڕاستەوخۆ لە کەسی یەکەمەوە بۆ کەسی دووەم و سێوەم و ئینجا شوێنی مەبەست بە شێوەی ناڕاستەوخۆ مامەڵە ئەکەن هەموو ئەوانە سزانە خرێتە سەر دیسان کەشتی تارمایی زیاتر خراوەتە ڕیزی سزاکانەوە کۆمپانیا تۆمارکراوەکان لە دوبەی وەکوتم کۆمپانیەکانی خزمەت گوزاری بەندەرەکانەوانە کە هاوکاری گواستنەوەی نەوتی ئێرانەکەن ئەمانش بەشێک بوون لە سزاکان کۆمپانیەکانی کۆگاکردنی نەوت و هەروەها پاڵاوگە و بانکە چینیەکانیش
ئەو بابەتانن کە لە مانگی چوارە بە بەردەوامی خراونە لیستی سزاکانەوە سزای نوێیان بەسەرا سەپێنراوە. بەم داتایانە و بەم زانیاریانە کۆتایی بە هەواڵابووریەکانی ئەمڕۆ هێنم. سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.